سەبارەت بە نەوتی سپی طبعاً لە سەرەتای هەفتەی داهاتوو بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وەزیری نەوتی عێراق کۆ دەبتەوە بۆ داڕشتنی خشتەی دابەشکردنی نەوتی سپی و بە نرخەکی زۆر گونجاو کە باری خەڵکی هەژار کەم بکە. بۆیە ئومێدەوارین و لە نزیکترین وەخت ئەم خشتەیە ئامادە بکرێت و لە ناوچە شاخاویەکانیش دەست پێ دەکرێت بۆ دابەشکردنی نەوت سپی و ئومێدەوارین لە نزیکترین وەخت ئەم نەوتە دابش بکرێت. ئێمە پێشتر چ وەکو حکوومەت وەکو وەزارەتی ناوخۆ هەڵوێستی خۆمان و مووقفی خۆمان سەبارەت بەم کۆبوونەوەیە دەربڕی و بە ئاشکرا و بەڕوونی وەکو بەیاننامە دەرمان کرد و من نیش وەکو وتەبێژ لە زۆر لە کاناڵەکان باسمان کرد کە ئەم کۆبوونەوەیە و ئەو بیر و بۆچوونانەی کە لە کۆبوونەوەکەیە هەبوو بە هیچ شێوەیەک سازش لە هەڵوێست و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ناکات و لە هەمان کاتژدا ئێمە وەکو حکوومەت بەرپرسین و پێویست بە هیچ لایەنێک ناکە داوا بکە لە حکوومەت ئیجراعات بکە. ئێمە لە سەرەتاوە دەست بە ئیجراعاتمان کردووە و وەزارەتی پەیوەندیدار بە تایبەت وەزارەتی ناوخۆ دەست بە ئیجراعاتەکانی خۆی کردووە و لە نزیکترین کات ئێمە ئەو ئیجراعاتانیان ئەم پرۆسەیە ئێمە ئەلانی دەکەین و ئیجراعاتەکانیش بەردەوامن. سەبارەت بە داخستنی ئەو 32 مزگەوتە ئەمە چەند ڕێکارێکمان هەیە کە ئەو ڕێکارانە بە پێی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەم ئیجراعاتە کراون بەرامبەر ئەو مزگەوتانە و بێگومان بە پێی ئەو ئیجراعاتانە مامەڵەیان لەگرت کراوە و هەر کاتێک کە وەزارەت و لیژنەی باڵا بە پێویستی بزانێت کە ئەم مزگەوتانە بکرێنەوە ئاساییە دەکرێنەوە و هیچ کێشە و گرفتشمان لەو بارەوە نییە.